لە 2003 ڕەنگە یەکێک بووم لەو ئەندامانەی کە لە بەغدا بە ئەو دوو هێزەم وت ئیتر بەسە. لە کاتێکا لە 2014 کە بودجەی هەرێمی کوردستان بڕا هەموو خەڵکیان وا تێگەیان بوو کە ئەمە خەتای بەغدایە و بەغای شۆڤێنیە و بەغا قوتەبڕێ. ڕەنگە سەرەتاکەی ئەوە بوو بێ کەوتم نەخێر بڕینی بودجە چەند خەتای علاقە ئەوەندەش خەتای هەرێمە. دوای بۆ من و بۆ خەڵکیش ڕوون بڕوێ کە خەتاباری سەرەکی لە بڕینی بودجە هەرێمی کوردستانە. ئەوە سەرەتای دەستپێکردنی دوشمنایەتی پارتی بوو لەگەڵ من. دوایی کێشەیەکی تر دروست بوو، وەزیرێکی کورد استیجواب کرا کاک هۆشار زێباری. طبعاً 12 پرسیاریان لێ کرد بوو. برادرانی پارتی وەفدێکی مەکتەب سیاسیان نارد بۆ لامان کە ئێوە دەنگ بدەن بە ئەوە بۆ ئەوەی استیجواب نەکرێ یا بۆ ئەوەی لە کاتی استیجوابەکە ئەو دەنگانەی کاڵن ئیقالە بکرێ و لابرێ لە وەزیری. ئێوە لەوانە نەبن، وتمان ئێمە خەڵکێکی مسلمانین و التیزامان بە دینەوە هەیە، بۆ دنیای کەس ئاخرەتی خۆمان نافرۆشین، قیامەتی خۆمان نافرۆشین بە کەس. بۆیە لە بەنیان پرسی تۆ دەنگەدەی بە ئیقالەی هۆشار زێباری؟ وتمەگەر خەڵک دەست بەکار بێنێ یەک دەست بەرزکاتەوە بۆ لادانی، من بە هەردوو دەست بەرزەکەمەوە. چونکە بۆ مامۆستایان نامەسەلەکە لە پرسیارەکانە نەیتوانی جوابی پرسیارەکان بات. 2000 بۆم دەرکەوت کە بەڵێ ئەم وەزیرە شایانی ئەوە نییە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات. کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی منیان وا فێر کردووە کە ئەوەی ڕاست بێ لەگەڵی چاو ناپۆشی لەگەڵ چاو ناپۆشم لە هیچ گەندەڵێک.